ئەمە دووەم ڕۆژی دیداری هوەری و ئاشتیە لە کفری کە من لێرە لە سعانۆنیۆ چالاکیەکان دەستی پێکردووە. من ئێستا لە پەیمانگای هوەرە جوانەکانم لە شاری کفری خۆشەویست. ئەم شارە بەڕاستی هەتا نەیتە ناوی نازانی کە چەند شارێکی کللتوریە، کە چەند شارێکە مێژوویەکی دێرینی هەیە و ئەم شارە هەوڵیەوە لە ڕێگەی ئەم دیدارانەوە لە ڕێگەی فیستیڤالەکانەوە کەلتوری خۆی بە هەموو ناوچەکانی تر بناسێنێت. دوێنێ یەکەم ڕۆژی ئەم دیدارە بوو کە بە شێوەیەک لە هەموو ناوچەکانی خواروی عێراق و هەرێمی کوردستانەوە لێرە هونەرمەندان و میوانەکان ئامادە بوون و قەرەباڵغێکی زۆری پێوە دیار بوو. گفتوگۆیەکی زۆر کرا لەسەر بابەتە هوەریەکان بە گشتیش لە هەموو بوارە جیاوازەکانی هوەرە، هەمووکو شانۆ، هەمووکو سینەما، هەمووکو شێوەکاری. ئەنجا ئەمڕۆ سعات نۆنی و کۆمەڵی چالاکی لە چەند شوێنێکی شاری کفری بەڕێواچێ. بەڵام من ئەم چالاکییان حەزەکەم بۆ دەستپێک قسە بکەین ئەگەر دەرفەتی شە بوو دیبێتێکیش هەیە کە لەوێ کۆمەڵی هوەرمەند لەسەر کۆمەڵی بابەت و کۆمەڵی دیدی جیاوازتر قسە ئەکەن. جا ئەمڕۆ لە پەیمانگای هوەرە جوانەکان بە کۆمەڵێک پێشانگای فۆتۆگرافەری هەر میوانێکە هاتە ژوورەوە پرسیاری لا دروسە بوو. ئایا مێژووی ئەم شارە بۆ کەیە گەڕێتەوە؟ لەم شارە چی کراوە؟ لەم شارە بۆ یەکەمی جار شانۆ نمایش کرا. ئەی چۆن ئێمە بزانین ئەم شارەکە خاوەنی ئەو کەلتورەیە؟ من زیاتر قساکەم لەسەر ئەم بابەتە. میوانێکم هەیە کە مامۆستا سەلاحە، مامۆسای پەیمانگای هوەرە جوانەکانە کە لەگەڵمایە و لەگەڵ پێشانگاکەی خۆیەتی منە چمە لای ئەو مامۆستا بەیانی باش. من سەرەتا بەر لێ بچینە لای پێشانگاکە کردنەوەی ئەم دیدار و فیستیڤالانە لە شاری کفریا چه سوودێکە بەخشێ؟ دیارە زۆر سپاسانەکەم دوو ڕۆژە ماندوو بوون لەگەڵمانە. ئەمە چەند دیدارێک بکرێت لە شاری کفریا. دیدار هەڵبەتە گرنگی خۆی هەیە. ئیسا بەڕێزت قسەی ئاماژەیە جوانت کرد کە تاکو نیێتە ئەی شارە نازانی ئەم شارە چی خاوەن چی کللتورێکە، خاوەن چی ینی مێژوویەکی دێرینی هەیە. دیارە ئەم دیدارش هەم ناساندنێکی باشی ئاسەوار و مێژووی شاری کفریا، هەم بابەتێکی گرنگی هوەری لە ناو شار چووکە شاری کفری بە خەڵکەکەیشیوە ینی دۆستی هوەرن. ئەگەر دوێنێ بینی بێتت چەندێک لە ژوورەوە بوو ئەوەندە لە دەرەوەی هۆڵەکە بوون، ینی بە تامەزرۆوە تەماشای هوەر بە تایبەتی شانۆ، شێوەکاری، هەڵبەتە بابەتی موزیک، ئەمانە لە شاری کفریدا مێژوویەکی دێرینی هەیە. دیارە هەر دیداریش ئەو دیداری کە دوێنێ کرا کە بە هاوکاری سپۆنسەرەکەی کورسات بوو، دواتریشەوەی هاوکاری ئەڵمانی دەستیان پێکردبوو، دەستخۆشیان لیەکەین. وێنەکانی منیش دەستپێکێک بوو بۆ ئەو بابەتە کە سەرەتای دیدارەکە بە وێنەکانی من دەستی پێکرد. زۆر باشە مامۆستا. کۆکردنەوەی ئەم وێنانە بۆ ئەرشیفی شاری کفری من پێم خۆشە لێرۆ دەست پێ بکەین. ئەگەر هاوکارانم لەگەڵمانە بن ئەم وێنانەی کە تۆ کۆت کردوتەوە ئەتوانێت وێنەکان خۆی بدوێ. ئەم وێنانە لە کێوە کۆت کردوتەوە و پشتی بە چه سەرچاوەیەک بەستەوە؟ وڵاهی من ماوەی ساڵێکە ویستومە ئەم وێنانە ئەرشیف بکەم. هەڵبەتە من یاریدەدەرم لە پەیمانگا کار و چالاکی زۆرمان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا من دوای دەوام هاتوومەتەوە ئەم وێنانە لەگەڵ لە چەند ئەکاونتێک کە ئەو وێنەی کۆنی کفری بڵاوەکەنەوە، کاک قەیس قەرەداغی، کاک شکور محەممەد حەیدەر، کە مامۆستا خەلیل فەقێ ئیسماعیل، هەڵبەتە کاک شکور و مامۆستا خەلیل نەماون لە ژیانە، و کاک کەماڵ جعفەر و مامۆستا ستار عەبدولحەمید و مامۆستا سەزگین. ئەمانە هەموو وێنەکانم وەرگرتەوە. وێنەی وای تایە پرسیاری لا دروسە بێ، پرسیارم لیان کردووە ئەمە کفریە تاکید کراوەتەوە چکە جوولەکە لە شاری کفریدا ژیاوە. وێنەی جوولەکەی تایە هینی پولی لەسرە دوای تاکید. مامۆستا ئەگەر هاوکارانم بتوانن ئێستا من ئالەم وێنەیە کە سەرنجی منی ڕاکێشە ئەڵێ تیپی وەرزشی کفری لە ساڵی 1953 لێرە ئامادە بوون لەم وێنەیە. ئەم وێنەیە لە کێوە دەستت کەوت و چۆن توانیت بێنی بۆم پێشانگە؟ واللهی ئێمە هەڵبەت هەر لەو ئەکاونتانەوە وەرم گرتووە. ئەگەر ئێمە چونکە مناڵی ئەم شارین، یادگاریەکانی خەڵکی مناڵی ئەم شارە زیاترەگەوێتە لای قەیسەری و ئەو شوێنە کۆنەکانی شاری کفریەوە کە دڵتەنگە بیکاتێکە چیتە ئەو شوێنانەی کە ئێستا داڕوخاون، ینی ئەو مێژووە جوانەی شاری کفری داڕوخاوە. من هیوادارم لە کەناڵەکەتانەوە ئەوە
ئەو کارێکی باشی ئەو بابەتە بن جاوە مامۆستا من لەگەڵەوەشە هاوکارانم ئەگەر ئەم وێنانە بگوێزنەوە ئاڵێ وێنەی قیتارەکەی کفریە ئەمە کفری خورماتوو لێرە بەڵێ بەڵێ ئەمەش جێشی عوسمانەکانە 1970 مامۆستاکە بڕۆین بۆ وێنەکانی تر جژن لە کفری بەم شێوازە بووە هەڵبەتە خەڵکە ڕۆشتە باوەشە سوار ئەلەوێ خەڵک جژنانەیە کرد تاکو نەوەتەکانی شۆم دوایش خەڵکە چووە باوەشە سوار بەڵام ئێستا ناچناویانە و شاری یاری وشتووانە هەیە خەڵکە چناویانە ئەوە شاری کفریە و سنتەری شاری کفریە ئێرە ئێستا شەر بەو شێوازەیە ئەمەشە چەند گەنجێکی شاری کفرین گەیسە تەمەنیانەیە گۆرانی ئەڵێن و لە سەیرانان ئەمانە ئەم وێنەیان ئەڵێ شارەکەم کفری ئەوە وڵای ئەوەی ئەمە باخی مەجید پاشایە مەجید پاشای بابانەوە بزانم ئەم وێنیانە کە چەند کەسایەتیەکە وێنیان گرتووە لەوێ ئەمیش ئەم قوتابخانەی سیروانە کە ئەمیش مێژوویەکی کۆنی هەیە خۆشم ئەم قوتابخانەیەم تەواو کردووە ئەمیش چەند مامۆسایەکی بەڕێزی شاری کفریە کە هەندێکیان لە ژیاندا نەماون کە خزمەتی پەروەردەی کفریە بواری پەروەردە خزمەتیان کردووە ئەوش لەتی فەڵمەت شاعری گەورەی گەلەکەمان کە هەر بابەتەکەش بۆ شێوازە نووسی و مەلێرەوە دەست پێ کرد چایخانەی کەماڵچای چییە ئەو وێنەیە ئەمەش مەحمود بەگی جەمیل بەگی مەجید پاشای بابانە لەگەڵ عەدەوێخانی هاوسەرێتی بۆ وەزیری تەندروستی یەکەم نەخۆشخانەی کفری ئەو دروستی کردووە لە طبعاً وەزیری عێراق کامیۆنیان ئەمەیان مزگەوتی کفریەوە مزگەوتی کۆنی کفریە بەڵام بەداخەوە ئێستا نەماوە ئەوە منارەکەیەتی زۆر باشەوەیستم بەر لێ بچینە لای فۆتۆیە ئێک ئاماژە بین بەوەی کە دوێنێ لە دیدارەکەیە بە چەند شێوەزارێک یعنی دیدارەکە پێشکەش کرا هەم بە شێوەزاری کوردی و تورکمانی و عەرەبیش و لەم شارەیە شێوەزارەکان بە شێوەیەکی گشتی هەرسێکی بەکارەهێنرێ و ئێرا توانین بڵێن مێژوویەکی مەقاماتی کوردی و مەقاماتی عەرەبیشی هەیە ئەمە چوینە لای ئەم وێنەیە کاڵێ باوکی مەقاماتی کوردی و تورکمانی و عێراقیە بەڵام مێژوویەکی وونە شەڵتاخ سوڵتان ئاغای خەلیلە بە دامەزرێنەی ڕابەری ڕاستەقینەی مەقاماتی عێراقی دادەنرێت لە ساڵی 1993 لە شاری کفری لەدایک بووە ئەوە شەڵتاخ سوڵتان ئاغایە کە بەڵێ ئەویش کاک شێخ ئەتا تاڵەبانی کە پێشتر سەرۆکی شارەوانی کفری بۆ کەسایەتێکی زۆر خۆشەویست بۆ لە کفری مامۆستا من پێم خۆشە باسێکی وەکەین ئەو پیشانەی لێرە زۆر خەڵکی شاری کفری کاریان لەسەرەوە پیشەکان باوترینیان کامانن کە خەڵک ڕۆژانە سەرقاڵ بۆ بژێوی ژیانی پێوەوەی وەڵاهی کاتی خۆی خەڵک لە ڕووی زیاد کشت و کاڵ و بەڵام شار کفری شارێکی سەرچاوەکان زۆربەی ئەڵێن هۆی دروستبوونەکەی بازرگانی بووە چونکە سەنتەری نێوانی شاری سلێمانی و بەغداد بووە هەر کەسێک لە سلێمانی چوو بێتە بەغداد لە شاری کفری لای داوە یعنی ماوەتەوە بۆ یەک زۆربەی کەسایەتیەکان کە تێپەڕ بوونە بۆ بەغدا ڕۆشتون یاخود بۆ سلێمانی ڕۆشتون لە کفری ماونەتەوە و شەو لێرە خەوتون ڕاستە چەند بۆنەیەکی کوردیمان هەیە کە لە هەموو شارەکانە گرنگی پێدرێ ئەویش بۆنەی نەورۆزە ئەم وێنەیانیتە کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا ئەم وێنەیە چییە لە ئەرشیفی کاک شکر محەممەد حەیدەر وەرمان کردووە نەورۆزەکانە کە زۆربەی نەورۆزەکان خۆی لە شاری کفری سەرپاریشتیە کرد ئەش گۆڕستانی جوولەکەکانە لە کفری زۆر باشە ئەمانە کۆمەڵی وێنن و چەندین وێنەی تریشە بەڵام کاتەکەمان بەرەو کۆتایی ڕوا ئێمە سوپاسی تۆکەین دەستت خۆش بکەین دوو ڕۆژەمان دوو بوون لەگەڵمانە بەڕاستی لە دوێنێەوە من لەگەڵتانم ئەزانم چەندماندون زۆر ئەچی سەرشانی خۆمانە ئەم شارە زۆر شیرینە بە هیوای ئەوەی کە ئەم دیدارە ببێتە پێکەوە ژیان پێکەوە خۆشەویستی پێکەوە ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی باش لە شاری کفری خۆشەویستەوە جارێکی تر ئەو دووپاتکەینەوە کە هەمومان بەیەکەوە ئەتوانین کاری باشتر و باشتر بکەین